سڵاو من ئاری فێرخواز لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی حەزم کرد ئەمڕۆ باسی ئەو ئەزمونەتان بۆ بکەم کە ئێمە هەمان بوو لە کاتی خوێنی ئۆنلایندا سەرەتا لە دەستپێکی وەرزەکەمانەوە زۆر ئەستەم بوو کە ئێمە خوێنی ئۆنلاین وەربگرین بەلامانەوە ئەستەم بوو چونکم هەرگیز ئەو ئەزمونەمان تاقی نەکردبووە لە هەرێک لە قۆناغەکانی ژیانماندا پێشتر هەمیشە لە ناو پۆلەکان یاخود لە ناو کلاسدا خوێندنمان بەڕێ کردووە بەڵام سوپاس بۆ ستافی APP کە ئەو کاران لای ئێمە ئاسان کرد لە لایەنی تەکنۆلۆژیەوە هەموو پێداویستەکانیان بۆ ئامادەکردین وەک کۆمپیوتەر یاخود ئینتەرنێت بێت و هەمیشە لەگەڵمان بوون و یارمەتی دەرمامون گە پرسیارێکمان هەبوو بە یاخود لە بابەتێک بە باشی تێنەگەیشت بێتین و زۆر سپاس بۆ مامۆستاکان کە بە کاتی خۆیان بۆ ئێمە تەرخان کردبوو بە بەردەوامی هەچ پرسیارێکمان هەبوو هەیە وەڵامیان ئاینەوە. I enjoy online learning because it gives me a lot of time to study and I don't have to wake up early every day to dress up and get prepared. Hi, so my experience with AOIS online classes has been a blast. It has gone way beyond my expectations. Before I started, I thought things might be harder since we don't have the same equipment we would have in class, but we have been provided with everything we need and things are actually going way easier than in-person classes. So it has been a great experience.